لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژارنە پەرلەمانێکی عێراق و هەڵکشانی ڕێژە و ژمارەوە ئاستی جەماوەری و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری کوردستان و کاندیدەکانی لەسەر و هەمووشانەوە عەبدولسار مەجید کاندیدی ژمارە 32 بازنەی چواری هەولێر تۆمەت و پەلاماردانی ئەم دەسەڵاتەکە لە ڕێگەی پەیجی بێخاوەن و کەسایەتی قەڵەمفرۆشەوە ئەنجامیەدا زیاترە بێ. هۆکاری سەرەکی ئەم هێرش و پەلاماردانەی دەسەڵات ئەوەیە کە عەبدولسار مەجید لە حکوومەتەوە تا پەرلەمان لەمپەرێکی گەورە بووە لە هەمبەر ئەو کەس و لایەنانەی کە دەستیان بۆ گەندەڵی و دزی و قوتی خەڵکی بەژمەینەتی هەرێمی کوردستان بردووە. ئەو نوێنەری ڕاستەقینە و دەستپاکی خەڵک بووە و نە بە پارەی زەبەلاحی حرام و نە بە فشار و هەڕەشە نەیتوانیوە مایل بەدەسەڵاتێکی تاڵانچی هەرێمی بکە. کار و ئامانجی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دزین و تاڵانکردنی سامانی گشتی خەڵک و بەکارهێنانێتی بۆ کڕینی کەسایەتی و وەلای ئەوانەی لەناو هێزە سیاسیەکانی دیکە خۆیان بۆ فرۆشن خستوەتە ڕوو. بێهیوابوونی دەسەڵات لە هەر جۆرە مامەڵەیەکی ناشەرعی لەگەڵ عەبدولسار مەجید دۆخێکی بۆ دروستکردون کە لە پشتی پەیجی سێبەر و کەسانی خۆفرۆشەوە بکەونە پەلاماردانی. عەبدولسار مەجید تەنها وەزیرە لە مێژووی دەسەڵاتدارێتی کوردیدا کە بە جورئەتەوە خۆی بخاتەوە سەنگی مەحەکی دەنگ و ئیرادە و متمانەی خەڵکو و بەهۆی ئەو ڕابردووە پڕخزمەت و ڕاستی کە هەی بووە سەرکەوتن بەدەستبێنێ و لە بری خۆی خەڵکی کوردستان وەڵامی ئەوانە بدەنەوە کە لە تاریکیدا پەلامارەدەن. کاندیدی ژمارە 32 بازنەی چواری هەولێر دەڵێ جنێودان کارێکی ناشرین و عیبەیە، ئیشی ئینسانی بێدەسەڵاتە کە جورەتی بینین و قوبوڵکردنی حەقیقەتی ئەوانی دیکەی نییە. هەموو ئەوانەی پەنا دەبەرە بەر جنێودان ئەو ئینسانە باش پەروەردە نەکراوانن کە لینچێکیان لەگەڵێکی لە دەستگا بەدناوەسی خوڕەکانی ناو خۆیان دەرەوەدا هەیە. ئەو حیزبانەی لە ترسی تۆڵەی خەڵکی زوڵم لێکرا و فەرمانبەری موچە خورا و مناڵی باوک بە ناحەق لە زیندانی کرا و کابانی ماڵی هەڵخەڵەتێنرا و دەیان پەیجی دابەستە و لەشکرێک جنێوفرۆشیان بەرداوەتە گیانی کۆمەڵی دادگەری کوردستان و کەسایەتی عەبدولسار مەجید ڕەنگە باش لەو حەقیقەتە تێگەیشت بن کە خەڵکی کوردستان بە تایبەتیش هەولێری پایتەخت چەندە لەوان بێزارن و چەندیش دڵیان بۆ کۆمەڵ و عەبدولسار مەجید کردووەتەوە. هێزی سیاسی دەتوانێت بانگەشەیەکی ئەخلاقیانەی دوور لە مزایەداتی ناڕاست بکە، بەڵام درۆکردن لە پێناو بەدەزێنانی چەند دەنگێک هەم بانگەشەیەکی نائەخلاقیە هەم درۆ و فێڵکردنە لە دەنگدەران و کۆی خەڵکی کوردستان. ئەوەشی پەیوەندی بە کۆمەڵی دادگەری کوردستانەوە هەیە، چەسپا و دامەزراوە لەسەر ڕێگا و مەبادیئی خۆی، نەگۆڕاوە، نەدۆڕاوە، نەکردراوە. عەبدولسار مەجید کە ئێستا کاندیدی ژمارە 32 بازنەی چواری کۆمەڵی دادگەری کوردستانە لە هەولێر لەناو خەڵکدا بووە و لەگەڵ ئێش و ئازار و برسێتی و هەژاری و ستەمدیدەی خەڵکەکەی خۆی داژیاوە و ئەوەشی ڕۆژێک لە نزیکەوە ناسیوێتی و پێویستیەکی کەوتۆتە ئەم پیاوە، دەزانێت چەندە خاکی و چەندیش دڵسۆز و خەمخۆرە و نەیارەکانیشی چەندە نزم و بێکەسایەتی و بێبەرنامەن. خەڵکی کوردستان بەگشتی و هەولێریەکان بەتایبەتی عەبدولسار مەجید دەناسن و دەشزانن چییە، هەر بە بیستنی درۆ و فڕوفێڵ و هەڵخەڵەتاندن، خاکفرۆشی و ستەمکردن ئێوەش دەناسێتەوە. ئێوە بەردەوام بن لەسەر ناشرینیەکانتان، ئێمەش لە ڕازگۆیی و خزمەتی خۆمان بەردەوام دەبین. هەر کەس لەوە دەبەخشێ کە پێیەتی و ڕۆژی دەنگدانیش نزیکە. ئەلەیسە الصبح بقەریب. و بەشێکی نایاساییشی تێدایە بەڕاستی.